گفتوگۆکەین لەبارەی کێشەدارایی و ئابوووریەکانی نێوان هەرێمی کوردستان و بەغداد. کێشانە ڕقم و حیساب و کتابن یان کێشەی سیاسین. گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز پرۆفیسۆر نەسرەت سابر خۆشناو پسپۆڕی ئابووری لە هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمانە. دکتۆر سڵاو لێ بێم کاتت باش، سپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ. دکتۆر، کێشەکانی هەرێم و بەغدا کێشەی ڕقم و ژمارە و حیساب و کتابن یان کێشەی سیاسین بە بڕوای تۆ؟ بەڵێ کاکەڕان کۆ زۆر سپاس کە بانکێش کراینە لۆی تیشک بخێنە سەرە و کێشەیە لە مابینی حکوومەتی بەغدا و حکوومەتی هەرێمی کوردستان. کاکەڕان کۆ گەرەمە بین سەری کێشەکان هەڵدەینەوە بزانینەوە لە چەند درە سەری هەڵدا بەڕاستی یعنی تەمەشا دەکەین مەشاکیل هەندێکیان هەرێمی کوردستان یعنی کەمتەرخەمە، هەندێکیان حکوومەتی عێراقی فیدرال. ئێستا یعنی ڕۆژانە وەفد دێ وەفد دەڕوان لەسەرەوەی کێشەی موچەی مانجی 10 و 11 و 12 چارەسەر بکرێ. لێرە لە عێراق لە کوردستان زۆر جار باسمان کردیە بەداخەوە ینی هەندێک کە اختصاسمان بابرێن ژمێریاری دارایی چاودێریە. تەمەشا دەکە ئێمە حاسەبە بەخۆی چێ ژمێریاری قیاسە پێوانەکردن و ڕقەمە. ئەتو چۆن دەکرێت بە ڕقەم ئیش دەکرێت. ئەمە لیستەی موچەمان هەیە لە هەرێمی کوردستان کە دەبدێ بۆ بەغدا وەفدمان دەڕوە وەفد دەنێرنەوە. بەڕاستی شەرمەزاریە هەندێک جار کە تەمەشا دەکەی ئێمە وەکو پسپۆر لەوانەیە خەڵکانێک هەیە پسپۆر نینە لە کنیان شتێکی ئاساییە، بەڵام لای ئێمە زۆر قورسە زۆر قورسە، یعنی مێشک تەقبول ناکە. ئەتوو پێچێک چارە بە ژمارە لە کوردی دەڵێ، بەڵام عێراقیش نیازی خراپە لە لایەکی تر. ئەمە گوتمان هەرێمی کوردستان کەم تەرخەمە لە ئاستێک کە تەمەشا دەکەین لیستی موچە هەمووی فەست و مادە و نەوعە با بڵێن ئەمە کە دەڵێن موچە نەفەقاتی ئیرادیە هیچ مناقەشەی لەسەر نییە کە شت دەکرێتن. یعنی کاکەڕان کۆ موچەی دەبین ڕقەمە لەگەڵ ئەو کەسانەی کە موچەکە وەردەگرن، یعنی ئەوانەی کە پۆستیان هەیە ئەوانەی کە فەرمانبەرن ئەو جەلا هەموو مستەواتەکان دەست پێ بکە. ڕقەمەکان تێک ناکاتەوە. یعنی ئەوەی حەقیقەتە لە هەرێمی کوردستانیش دوو کێشەی سەرەکیمان هەیە کاکەڕان کۆ. یەک لەوانە ئەمە ئۆپۆزیسیۆنمان هەیە، ئەو ئۆپۆزیسیۆنمان پێشی ئەوەی ئەمە لیستەکانیش بنێرین، پێشی ئەوەی هەموو فەست و مادەکان لە لای بەغدابی وەفدی ئەمە ببا پێشتر دەگاتە دەستیان بەداخەوە. یعنی ئەمە خۆمان دەستی خۆمان کەشف دەکەین لە بۆ بەغدا. لەناو حکوومەتی خۆشمان کاکەڕان کۆ دیسان مشکلەمان هەیە. یعنی تەمەشا دەکەی وەکو ئەوەی چۆن فەریقێک یاری بکاتن لاعیبێک لە لاعیبەکان یاریکەرێک دەربکرێ حەزیرێ ئەو فەریقە بدۆڕێ لەبەرەوەی بەخۆی مشارەکەی حکوومەتەکەی نەکردیا. من کە لێرە باز دەکەم کاکەڕان کۆ من نەلا حکوومەت پۆستمە بۆ نەدەرکراوم. ئەمە دەبێ حەقیقەتەکان باس بکەین لە بۆ ئەو میلەتەی وەلەو میلەت شایانی ئەوەش نییە هەموو شتەکانی لە بۆ باز بکەی لەبەرەوەی ڕویان لە خراپە کردووە. یعنی خوای گەورە لە خۆمان ڕازی ناکەین بەداخەوە ڕۆژانە مەشاکیلمان زۆرتر دەبێ ڕۆژانە. یعنی کێشەی وها ڕوودەداتن ئیوەینی هەر باز بکرێ ئەگە لە لایەنە پەیوەنددارەکان باسی ئەو وەحداسانە بکرێت کە ڕۆژانە ڕوودەدا ئەوەش هەمووی دەگەڕێتەوە سەر ڕەفاهێتی ژیان تێک چۆ بەڕاستی خەڵکی زیرەکت بۆ دێنم دەڵێ من بایکۆتم کردێن لەناو مجتەمع. یعنی لە ماڵەوە بخەوی زۆر قازانچن نەک بچێ دەرەوە. هەموو کێشەکانی دارایی وای لێ کرد ژیانی تاڵ کرد لە هەموو خەڵکەکە. ئێمە ئێستا لە حکوومەتی عێراق لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەرمە باسی ئەحداسی سووریا بکەین وەڵڵاهی دەبی تۆبە بکەن هەردوولا. یعنی تەمەشا دەکەی ئەو دنیا لە بۆ کەسەتە سەر نییە. ئەتو غەدر لە میلەت دەکەی کاکە خوایەک هەیە لەسەر میلەتی بە جواب دێتن. میلەت ناتوانێت ئێستا هیچ بکە لەبەرەوەی ئێمە عێراق بە سەر تا سەری داگیر کراوە، ئێمە داگیر کراوین، ناتوانین گۆڕانکاری نە لە حکوومەتی عێراق میلەت بیکەنە لە کوردستان لەبەرەوەی ئێمە داگیر کراوین. ئەوانەی کە ئەوانەیان داناوە تەنها ئەوان دەتوانن گۆڕانکاری لە سیستەمی سیاسیە وڵاتە بکەن. بەڵام ئەوانە چ دەکەن عێراق بەراوردیان دەکەی بە بەشارە سەر یعنی پێ دوایە وەکووە سەدیان کردووە لە میلەت. کاکەڕان کۆ قسەکت پێ برێم قوتی میلەت ئەمە زۆر جار هەیە دەڵێن قوت مامۆستای زانکۆ دوو وەرەقە دۆلاری لە من قەرد کردووە باشە چ دینێک قبول دەکەوە. یعنی مامۆستای زانکۆ قەرد بکە ئەدی ئەوانەی مستەوای وەسەد لەگەڵ مستەوای ژێرەوە ئەوانە دەبی چی بکەن. تەلەفۆنی خۆی گۆڕیوە لە ترسی ساحب خانوو شوقەی بەکرێ گرتووە لەوێ دەڕوە دەستەوێ هەمووی خەڵک فێرە کلاوات بووە فێرە درۆکردن بووە ئەو درۆیانە وابزانن لای خوای گەورەش حسابی لەسەر ناکرێت لەبەرەوەی تووشی ئەمری واقع بووە.
ئەتو قوتی خەڵک دەبڕی واللهی عێراق خوالی خۆش نابی یعنی هەموو ڕۆژ تەیف سامی و هایگۆ ئێستا لەوانەیە لە خەو خەڵک ناوی تەیف سامی بێنی کاکە لەوە ئەمان لێ هاتەما ئافرەتێکە پۆستەکی هەیە وەزیری مالیە ئێمە وەکیل وەزیرمان کووردە لە بەغدا سەرۆکی کۆمارمان کووردە واللهی شەرمە لە بۆ کورد باسە بکەینەوە یەکسەر ئەگەر ناتوانین موچە دابین کێ کاکە ناکرێ وڵاتە بە نەوعی بەڕێوە ناچی خۆ ئەمە زۆر جارەیە بە تەشەنج قسە دەکەین بە تووڕێی دکتۆر ئێوە بەغدا ئێستلانی کەم 660 ملیاری نردووە 450 دیکەش دەنێرێ دەڵێ هیمانگی 11 دەنێرم 12 دەنێرم هەرم دابەشی ناکە ینی 20 ڕۆژە 660 ملیار هاتووە هەرم نەی دەتوانی دابەشی بکە کاکارانکۆ ئەوش کێشەیەکی ترە ئەوە ژێمە سەر ئەو کێشەیە ئێستا دەزانی چی لێ هاتووە وەکو عکس یعنی بەڕوا بکە غەزەب داخلی ئەو حکوومەتە ئەو میلەتەی بووە غەزەبی خودای گەورەیە لەبەرەوەی ئەوە دەڵێ 750 ملیار بەڵێ غەزەبە دەزانی بۆ ئەمە دەبی ئەگەر ئەمان بەداهاتی ناوخۆی تەکمیلە بکەم دەڵێ نەکو بەغدا بۆم نەنێری تەکمیلەکەی نەکە یعنی پارە لە کەلەی هەمومانیدا بڕوا بکە لە عێراق و لە کوردستان ئەگەر 750ەکە ئەمە کە لە بۆمان دێت تەکمیلەکەی بکەین بەداهاتی ناوخۆ دەڵێ نەکو ماگەکەی دی نەنێری چونکی ئێستا ئەو وەفدەی ئەمە کە چووە لە بۆ بەغدا بە ئەوەی وەفدی ئێمە کە چووە لە بۆ بەغدا وەزیری دارایی هەرێمی کوردستانی لەگەڵە سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیرانی لەگەڵە وعدیان دایتێ بەڵام تاسەر نییە ناتوانین سعاتێکی تر لە عێراق چی ڕوو دەدا چێ دەمەوێت گەرنتیم بداتێ سبەینە چ ڕوو دەدا کەس ناتوانانی گەرنتیت بداتێ لە ئاخیری بە پارانەوە وان لێ کردووە وەزیری دارایی عێراق مهلەیان بداتێ بڵێ کاکە حسابەکەی داناخەم هەتا لیستەکەم لە بۆ چا دەکەنەوە کاکرە ناکرێ مناڵێکی ساواش بینی ئەتو لیستە ئەو لیستی دارایی هەمووی پێچک چارە گوتمان بە ژمارە ئەوە زۆر جار لە کەناڵەکان دەیبینم وەزیری دارایی بریا من لەگەڵی دانیشتبام ئەمن لەبەر ئەوەی کە جوابی بدەمەوە زۆر جار دەڵێ کاکە ئەمن هەتا 180 رازینە ناوی ئیزافە بکەن فێڵمان لێ بکەن واللهی شەرمە لە بۆ هەرێمی کوردستان بابێن جوابی بدەنەوە ئەگەر ئەوانە ڕاز دەکەن دەڵێتە 180 رازینە بەڵام 300 رازینی نە فێرمان لێ بکرێ هەموو ڕۆژێ وەفدی دەنێرن بنێرەوە دیسان بڕۆ لیستەکەی چاکەوە کاکەوانە دیوان ڕقابەیان هەیە ئەوانە فول پرۆفن ئەتو دەتێ فێڵی لە منداڵی بکەی ئەمە ئەمڕۆ ئیشی مەکە تەبەردەستیوان ئەگەر ناواز بینە وەرە دیوارێک دروست دەکەین لەپردێ ناپەڕینەوە حکومەتێرم دەوێت فێڵ لە بەغدا بکە بۆشی ناچێتە سەر هەردوو لامان تاوان کاکە ڕانکۆ هەردوو لامان تاوانبارە ئەمن ئەکادیمیم ئەمن خەڵکێکی ئەوانیمە وەکو حەزبێکی نەخوێندەوار بێ بەعاتف قسە بکە لە بۆ حەزبەکە ناکرێ کاکە ناکرێ ئەمن لە تەلەڤیزیۆنەکان باز دەکرێت کاکە سەتەلایتە ترامپ و جۆ بایدن جیان لە دەنجیمە ئێستامەکە قسە دەکەین ئەوە ناکرێت و بڵێ لیستی نردووە کاکاتە 180 خاترتان دەگرین فێڵمان لێ بکەن زۆر عیبە یعنی ئەتوو عدەدی وەزیرەکانی متەقاعد عدەدی ئەوە هەر هەمووی ئیعلان دەکاتن کاکەوە حیات چوونە لە بۆ هەردوولا یعنی ناکرێت و عێراقێکە کاکە ئەمن دەڵێن بەس لە خوا بترسن لە کەس مەترسن لەبەرەوەی فەسادی گەیشتە قیممە فەساد چۆن نەگەیشتە قیممە بڕۆ بزانە دیاردەی تەلاقدان چی بەسەر هاتووە بڕۆ بزانە ئێمە مامۆستای زانکۆین نە کەس شو دەکا کەس نییە مارەی بکە کاکە نەگەنج ژن دەهێنی ئەتوو ناتوانی خۆت بەخێوکەی خۆت شخصی خۆت واللهی دەچمە هەر دوکانێک هەر محلێکی تیجاری دەگریێ دەڵێ کرێم لۆ دەرناینی کاکە بڕۆ بزانە هەمووی باشخست لە ڕووی اقتصادیەوە مامۆستا داوام ناکە لە ماڵەوەی بایکۆتی کردووە فەرمانگەکان داخراون هاتوو چۆ پۆلیسی 104 باسی سلێمانی دەکەم دڵنیام لە هەولێری ژەگەر ئەنی بەداخەوە لەوێ زەخت و زۆرێکی زۆریان لەسرە ڕەنگە فەرمانبەر نەتوانێت بایکۆت بکە ئەگەرنا لەوێش هەر بە هەمان شێوە دۆخەکە گەر خراپتر نەبێت لە باشتر نییە لێرە یعنی ئەمە یعنی چی ژیان وەستاوە بەڵام حکومەت هەر چاوەڕێ دەکا و هەر دەڵێ خۆڕاگر بن و کاکە ڕانکۆ ئەو ڕۆژە بەسەر چوو بڵێن سەردا نانەوێنین بۆ موسا ئەوە وەختێک بوو کورد دایمەن یعنی بەڕاستی پێ برێم ئەگەر خوانەکە شتە چیش بخەومێ ئەم لێ دەرم حکومەت هەرێمی کوردستان دەبی دەست بە سەری میلەتەکەی دابین لە ڕۆژی تنگانە بتوانانی لە هانای حکومەتەکەی بێ ئەمە حکومەتی هەرێمی کوردستان دووبارە نابتەوە بەڕاستی ئەم تو تەمەشاکە ئەوانەی غەدر و غدوریان کردیە نەتیجەیان چ بووە نەتیجەیان دایمەن ئەمە وڵاتانەی
کەنداوی عەربی تەمەشاکە بینە پێش چاوی خۆت بزانە چی لێ هات. ئێستاش بڕیاری نهایی داوە وڵاتە زلهێزەکان لە ئیسرائیل و ئەمریکا بەریتانیا دەڵێ دەبی خەریتەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بگۆڕین. کاکە دەبی خۆت ئامادە بکەیت و ئەتو میلەتی چ لێ دەکەی؟ ئەتو میلەت زۆر ئەساسە وەخاستن گەنجەکانی هەرێمی کوردستان تەمەشا گەنجەکانمان ئەساسن لە بۆ پێکهێنانی هەر وڵاتێک. گەنج هەمووی تۆرایە بەڕاستی پێ برێم دیناری لە جیرفانی نەما باوکی لە جیرفانی نەماوە ئەمن پێرێ نووسی بووم گەنجەکان تەمەشای لێویان لەسەر دەدان هیچێک بووە تەمەشا دەکەی دەم و چاویان ناشۆن وەڵڵاهی لە زانکۆ 20 تەڵەبە 30 تەڵەبە لە هەموو هۆبەکان لۆ دەردەین دەم و چاوی نەشتووە نانی بەیانی نەخواردووە ئەمە لۆ ئینکاری بکەین لەسەر شتانە ئەوە واقعی حالە یعنی تەمەشا دەکەین زۆر جار هەیە باوەڕ بکە کەرامەتی لە دەستدا لەبەرەوەی موچەی نییە کاکە نازانی کسەکەی چی بەسەر هات لە دام و دەستگاکان دیناری لەبەر چی نییە خەڵکی گورگمان هەیە ئەمڕۆ چ لە شەرەف و ناموسی و کچانە خەڵکی دەکاتن وەرە ئەوی تر تەمەشا دەکەی ژن پێی رازینە دەرێت و پیاونی بڕۆ ئیشەکی ناکەی ئیش نەماوە ئیش چۆن دەمینێ ئەگەر موچە نەبی هەموو ئیشێک ڕاست ڕادۆستی ئەو موچە کاکە ڕانکۆ بەڕاستی پێ برێم ئیوەی نییە مناقەشەی لەسەر بکرێت ئەوەش ئەو عینادیە کە ئەمە دەتوانین لە داهاتی ناوخۆ دەستەبەری بکەین بەڵام دوو حزبی حاکمی شەیە ئەوەش لەبیر نەکەین زۆر جار هەیە ئەمە کە باز دەکەین دەڵێن هەولێر ئیستعدادی هەیە لە داهاتی ناوخۆ جێبەجێ بکە ئەو جارێ سلێمانی ئیستعدادی نییە ئەوانەشمان هەیە ئەوە شاکلانشمان هەیە ئەمە باربەلایانی حزبی متعاتف نەبین ها ئەمە دەبی ئاگامان لەوەی بی میلەت لەسەری هەموویتی پێت برێم ئەگەر میلەت نەبی کاکە حکوومەت خۆی پێڕاناگیرێ میلەتیش لە چێ پێکاتێ لە گەنج لە 8 ساڵ بەرەو سەرەوە یعنی واللهی ڕۆژە کابراایك بەمنی گوت ئەوانێ متەوەستەی قۆناغی ناوەندی دوان ناوەندی پێرا بگەن ئەو وڵاتەی دەڕوخێنن بەڕاستی یعنی دیناری لە جیرفان نییە هیچ عەتفی بەرامبەرە وڵاتەی نەمایە ئەمە دەمانەیە ئەمن لە ئۆکرانیا بووین واللهی پیرەژن بە جواب داهاتەکە قەڵەمێکت لە دیوارێک بدا بە دەیگۆهاتی وڵاتم لێ پیس دەکەی ئێستاش بزانە ئۆکرانیا چەند فترەیەکە لە ناو شەڕە یەکەچیان جنێو بە حکومەت نادا ڕۆژانە بە دەهزاران جنێو بە حکومەتی مەدەدرێ ڕۆژانە بە ملیۆن دوعا دەکرێت پیرەژن و پیرەمێر دەنەخوای و حکومەتە بڕوخێ باما هەندێک باواقعی قسە بکەین بەڵام ئەوە لە تووڕەبوون وە دەرێ لەوەرەوەی پارەی نییە ددان بچێشی پارەی نییە بستە مستەشفا پارەی بەنجی نییە ددانی خۆی بچێشی باشە کاکە تو دەبی ئەمە جێلەوەی ڕابگرین کاکە میلەت چۆن بگەڕێتەوە ئەگەر ئەمە ئێستا گەرانتیم نییە 100% بزانین بەغدا هەموو پارەکەی دەنێریتن بەڵام 11 بنێری ڕەفاهیەت دەگەڕێتەوە یعنی پشێک دەگەڕێتەوە بەر میلەتەکەی میلەت دەتوانیەوە بکە بەڵام ئەوان لایانی سیاسیان زاڵە دەیانەوێت کورد وا لێ بکەن میلەتی کورد تووشی شکست بکەن وای لێ بێ ڕقیان لەو حکومەتەی بێ بۆ حکومەتەی خۆیان ڕازی نەبن بەداخۆ خۆشمان خۆرین یعنی تەمەشا دەکەی حزبی گۆتمان ئۆپۆزیسیۆن لە دوو شکستی ئەو حکومەتی هەرێمی کوردستان دەگەڕێ ئەوی تر لەنا حکومەتی خۆمان دوو چینە دیسان ئەویش یەک لەگەر بەغدا یەک لەگەر ئەوەیە ئەمە دەمانێت ئەو شتانە نەبینێ لۆ خاتری خوای گەورە تۆزێک بە خۆتاندا بچنەوە ینی ئەگەرە تو وەفتی دەنێرێ بەغدا کاکە بەغدا بە هەوەنتە ئیقناع نابی نەکاتیمە ئێمە پسپۆرین قامێر هەواتە بم لۆ بینە لە 10,000 کەس پێکات یەکسەر دەزانم سەریقە کرایە غەش کرایە هەڵە کرایە یەکسەر کەشف دەکەم باشە چۆن لەسەر بەغدا ڕادۆستی بەغدا لە خوای دوێ هەڵت لێ بگری دکتۆر ئەمە دواپرسیارمە وا هەست پێ دەکرێت هەم بەغدا کێشەی سیاسی بۆ هەرێمی کوردستان دروست دەکات ئەم هەرێمی کوردستانیش مماتەڵە بکاتەوە دەکا لەسەر حسابی خەڵکەکەی خۆی پێدوانی ئەگەر هەرێمی کوردستان سەر بەخۆی دەوێت یەک جار بڵە کاکە ئێمە بەغدامان ناوێ و بگەڕێتەوە و ئیتر چی پێدەکرێت چی لە بەردەستدایە بیدا بە خەڵکەکەی بەڵام ئەوەی کە دەبینێتە نام مماتەڵەی بکاتە لەسەر حسابی خەڵک تۆ وای نابینی لە ڕوویابووریەوە کاگرانکۆ ئەمە هەندێک جار بابێنە سەر واقعیش بەڕاستی سیاسەتی نێودەوڵەتیش تاسیراتی خۆی هەیە ئەمە زۆر جار هەیە زمانمان درێژە ینی دیفاع دەکەین یاخود دەڵێن کاکە حکومەتی هەرێم کەم تەرخەمە لایانی سیاسی نێودەوڵەتی زۆر جار هەیە زاڵە لەسەر حکومەتی هەرێم و لەسەر حکومەتی عێراق یعنی ئەو وڵاتانەی ئەقلیمیش تهدیدات دەکەن زۆر جار هەیە نەکو ئێستا گورگ و مەڕپێکەوە ئاو دەخۆنەوە ئەگەر موچەکەی دابش بکە ئەوەش داهاتەکان تەسلیم کاتن ئەتو ناتوانانی برێ ئی خۆم لەو خۆمین گۆش دەخۆم ئەمە دەڵێن کاکە ئەگەر سیاسەتی نێودەوڵەتی بیهەوێ ئێمە داگیر کراوین ئەوە واقعی حالە ئەتو دەبی ئەمریکا ئێستا وڵاتە زلهێزەکان خاستە بە تایبەتی ئەمریکا دەتوانی بە دوو کاتژمێر دوو بێک تەلەفۆن بە مۆزەفێکی خۆی نەک بە خۆیان ئەوانی کاربەدەستی گەورن بە مۆزەفێکی خۆیان دەتوانن وا لە عێراق بکەن موچەکە بنێری بەڵام عێراق
مبرراتی خۆی هەیە یعنی ئەتو دێنە سەر لایەنی قانونی دێنە سەر لایەنی سیاسی ئەوانیش دەڵێن کاکە تو لە ناو بەخۆمان دەڵێن پارچەیەکی لە عێراق ئەتو کاکە موچەی ئەوەی کە دامان نایە دەڵێن داهاتی ناوخۆ دەبی تەسلیم بکەی ئەوەی کە دامان نایە ئەو زێ ئێمە داهاتە نێو ئەوانی نانەفتیەکان کاکە ئیزافەی سەر موچەی خۆت کە دابەشی بکە بەڵام عێراقیش ڕاستگۆنیە لەو حالەتەی ئەمە دەڵێن کاکە حکوومەتی کوردی بەوەی خەتابارە کە داهاتەکەی بەدوان تەسلیم ناکەن هەردوو حزبی حاکم دەبووە بابە مانجیدە تەسلیم بکرێ موچە دابش کرابە ئێستا سەرۆکی ئەنجومەنی وەزیران بڕیاریدا کە هەر 758 ملیارەکە گەیشت یەکسەر دەست بە دابشکردنی موچە بکرێت یعنی تەسەور کە کاکە ڕانکۆ یعنی مەحزەرە لەوەی زیاتر وەزارەتی دارایی ئێستا کێشەی لۆمە دروست کردنا ئەو کۆبوونەوەی باس کراوە لە بەغدا باسی 430 میلیۆن و ملیارەکە کراوە توخوا چەند شەرمە کاکە ئەگەر قۆپیەچیا لەو جیانەی دامنێ ئەگەر بڕوانامەی توای وەرنەگرتی ئێمە لە ژمێریاری وەرگیرا دەبی برادری ڕقم بی ئەتو برادری ڕقم نیە چۆن دەچی نووسراوی پێ دەکەی چۆن ملیاری دەکەی میلیۆن برادری گۆتران دکتۆر برادری دکتۆر دەکەم سپاس دەکەم سپاس بە بەشداریکردنت لە بەرنامەی پرسی ڕۆژ دکتۆر نەستەت سابر خۆشناو پسپۆری ئابووری پسپۆری ژمێریاری و دارایی گشتی سپاس دەکەم